سڵاوتان لەبێ بەڕێنزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ هەینیە تەوری بەرنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشەبابەتی قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوانن ڕاوتێبینی سەرنجەکانی خۆتان بنێرن. یەکەم پەیوەندیمان زێباری لە ئاکرێەوە. سڵاو لەبێ فەرموو کاک زێباری. زۆر سپاس کاک زێباری، فەرموو. ببوورە کاک زێباری بەباشی تێنەگەیشتم. بەڵێ فەرموو با قسە بکە. بەڵێ بەڵێ. السلام عليكم. عليكم السلام. ناوی جەنابەت؟ الحمد لله. بەڵێ گوێمان لێتە فەرموو. تقول يا گوێم لێتە بەڵێ. ئەس گۆداری تەمە. ما امان ايش ايش النظام السوري بخدم انا كخو خدم من شبته هاي كنت بدي كلمه من بەڵێ. هذا اللي حندي صوره كذب هاشتي كيما قد من كريشي سوجي تقول يا بەڵێ بەڵێ گوێمان لێتە. سوجي من تجمع كوتشوكري تنشرت كردستان همه من يتكري من تكرينا ملا مصطفى كري رزق مصطفى ملا مصطفى جاب الدرك اجتماعي رجال ملا مصطفى كري بيت باش ازبي معاشم معاشم دو قضا بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. هاوڕێ لە هەولێرەوە. سڵاو لەبێ فەرموو. ئەو کاتە باش هەموو کاتێکت کاک هاوڕێگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی یان دوورکەویتەوە لێ. ئەلو ئەو کاتە باش زۆر سپاس کاک هاوڕێ گوێمان لێتە فەرموو. ڕێزمان هەیە بۆ دەنگ کاک کاک هاوڕێ لە تەلەفۆنەکەەوە گوێمان لێ بگریت کایە. بەڵێ بەڵێ ئەوڕۆ پێی خۆشە بەڕاستی ئەوانی کە تەلەفۆنی دەکەن لەسەر وەزعی پێشمەرگە تەلەفۆن بکەن بەڕاستی پێویستە لەبەرەوەی وەزعی پێشمەرگە زۆر باش نییە لە هەموو ڕێکەوە هیوادارم ئەوانی کە تەلەفۆن دەکەن تایبەت پێشمەرگە قسە بکەن. زۆر سپاسی ئەوە شەکەین هەرەوەدا. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی میران لە کەرکووکەوە. فەرموو باوکی میران. ئەم کاتت باش ئەوەیە لەسەر هەموو کاتێکت باوکی میران فەرموو. ئەمەوێت لەسەر ئەو کارە ساتەی کەڵاڵەبجا لەسەر داڕمانی دیوارێک بەڵێ و دوایش شەهیدبوونی قوتابێکی لێکەوتەوە یعنی بەرپرسە باڵاکانی هەرێم زۆر بێباکن. سەرۆکی هەرێم، سەرۆکی حکومەت، وەزیری پەروەردە باشە خەیناکە هەر هیچ شتێکیشان لەسەر ئەم مۆضوع نەکرد، باسییان نەکرد، ناتن مؤتەمەرێکی صحفی بکەن بڵان شتێکی وایە. ئەوەی هەموومان ئەزای ئەمەگە لە هەر وڵاتێکی دنیا بێ لە ئەوروپا بێ لەوانەیە بڵام حکوومەتەکە ئیستیقالە ئەدە هەمووی ئایا ئەوانە کوڕی خۆیان ئەگەر مەسعود بارزانی کوڕی خۆی وای لێ بەهاتایە چی ئەکرد؟ یا سەرۆکی حکومەت یا وەزیری تر یا هەر وەزیر بەرپرسێکی باڵا باشە ئایا وڵاتی ئەم کوردستانە ئەوەنە کەمە لای مەسئولەکانی ئێمە هیچ خەمی لێ ناخۆن. ئیتر سوپاس. سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی نالی لە هەولێرەوە. فەرموو باوکی نالی. باوکی نارینە لە نارینە. باوکی نارین. فەرموو باوکی نارین. نارین بەقوربان. بەڵێ باوکی نارین. بەڕێزەکەم من نەمە لەسەر کەوارەکەتان کراوەیە؟ بەڵێ کراوەیە. جانی من دەمەوێت لەسەر بودجەی هێزی پێشمەرگە قسە بکەم. بەڵێ. من خۆم کە 15 ساڵ لە پێشمەرگەم و هەتا ئێستا موچەکەم 600,000 وەکو یەکەکانی هێشتا. بەڵێ. یا هیوادارم لە جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت چاو بخشێنەوە بە موچەی پێشمەرگەدا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. پەیوەندیەکتر لەگەڵماندایە؟ پەیوەندیەکتر لەگەڵماندایە بڵێ؟
محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد عەلەیکوم سەلام فەرموو. برنامج شەولێکم وەڵام من سەرنجێکمەیە بەم بەرە جەژنانە بەلیتۆر مەعاشی کە مندامان ئەوەستی ڕۆژی ماوە چوار ڕۆژی ماوە بۆژن ئەگەم چوار ڕۆژە نێن خەڵک دوای جەژن بۆشیێ هەرەوەنەوە زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ دیارە کاک محەممەد باسی لە موچەی کەم ئەندامان کرد بڵێ ئارام لە هەولێرەوە فەرموو کاک ئارام. باشی بەڕێزم زۆر سپاس کاک ئارام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیت تکایە. بەرنامەی ئەوڕۆ عەرزەکەم تایبەت لەسەر پێشمەرگەی. بەڵێ فەرموو. چونکە وەزعی پێشمەرگەی زۆر ناخۆشە بۆ خوای هەتا بڵێ دەوامیان زۆرە خواردنیان هەر خواردنیە معاشی کمیان هەیە ئەلەن پێشمەرگەیەوە تایم بووی معاشی 501,000 دینارە بەڵام من 6 ساڵە هەوم 470,000 بەرەگرم. بەڵێ هیوادارم چاوەکی بە وزەی پێشمەرگەدا بخشینەوە و چارەسەری بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی. کاکشوانم کاتە و باش و دەستخۆشیتان لێکم. زۆر سپاس کاک عەلی. کاکشوان منێ بەسەر بەردەو قسەکەم دوێ بۆ مەڕنەگیرا بەڕاستی من باسی پەروەردە بکەم. پەروەردە لە وڵاتە بە بۆچوونی نەک من هەموو عالم هەڵوەشاوە پەروەردە وا ناڕابەڕێوە کەلمەی پەروەردە خۆی پەروەردە یعنی کەلمەی پەروەردە بەڕاستی ئەمانە وایان کردووە پەروەردەیان بە یەکجار شێوانووە تبتە لە بە هەموو جگەرە خواتە لە بە هەمووی پلیاگە خواتە لە بە هەمووی بەڕاستی بێڕۆشتی ئەکا یعنی بەڕاستی پەروەردە نەوا ناچە بەڕێوە هیوادارم بە خۆیان ناپچن و تۆزێ پەروەردە ئەگەر پەروەردەی وڵات بەڕاستی تۆزێ پێیان نەچنەوە پەروەردەی وڵات لە دەست چووە کاکشوان هەموومانەمان نەیزانین و وازان هەموو خەڵکیش لە سەتان نەوەدی تێدیم قسەی من بکات هیوادارم گویان لێمان بێت پەروەردە بچنەوە پەروەردە لەم وڵاتە هەموومان ئێزانین بەڕاستی ئەو مامۆستایان زۆر گلەیانە یعنی تەلەبەی هەڵەستوێ سەر مامۆستا حەزایی بۆ ناکرێ لە مامۆستا ئەدرێ تعدارە مامۆستا ئەکرێ شتی خراپەکەن مامۆستا بەڕاستی پەروەردە ئەکا بەس بەڕاستی وا ناڕەبڕێەوە حکوومەت بەڕاستی ئەگەر بەخۆیان نەچێتەوە پەروەردەی وڵات لەدەست چۆ کاکشوان هیوادارم و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئیلهام خان لە سێ سادقەوە سڵاو لێبێ فەرموو. ئەم کاتە زۆر سپاس ئیلهام خان فەرموو. خۆش لە بەرنامە جوانەکەتان ئەکەم. زۆر سپاس. بەرنامەکانتان زۆر جوانە زۆر سەرکەوتووە. عبارەت بە پەروەردەوە قسەکەم وەڵای پەروەردە هیچ کارێکی چاکەی نەکردووە بەرامبەر قوتابخانە چۆن ئەو کارەساتەی کە لە هەڵەبجەی تازە ڕوویدا ئەوە کارەساتێک بوو کە دووی هەموو مرۆڤێکی سەزان هیوادارم لایانی پەروەردە بێ بەهانەی قوتابیانەوە قوتابیان بە هەموو لایانی قوتابیانەوە پێمان دەڵێن ئێوە نەوەی دوا ڕۆژن بەڵام هەرگیز نەوەی دوا ڕۆژنەوە نابێت نەوەی دوا ڕۆژ دەبێ هەموو شتەکانی قوتابخانەی بۆ جێبەجێ بکرێت هیوادارم تیمی NRT بەیانی سەردانی قوتابخانەی مەتین بکات لە قەزای تریسایتە کە بێت راپۆرتێک لەسەر قوتابیان دەربکەن کە قوتابیانی تریسایتە بتوانە ئێمە هەموو کاتێک کە دەرس دەخوێنین بە دڵڕاستیەوە دەرس دەخوێنین ئەڵێن ئێمە پێمان دەڵێن ئێوە نەوەی دوا ڕۆژن بەڵام هەرگیز نەوەی دوا ڕۆژ وا نابێت دەستخۆشی لە کەناڵە جوانەکەتانەکەم زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هونەر لە سۆرانەوە فەرموو کاک هونەر. ئەو کاتت باش. زۆر سپاس کاک هونەر فەرموو. والله بەنسبەت پەروەردە میشویستم بەشداریتانەکە بکەم. بەڵێ فەرموو. بەنسبەتە ڕووداوەکە لە هەڵەبجە ڕوویدا ئەگەر هەر وەزیرە لە هەر وڵاتێشکە بابوو دەست دەکات کێشا بایەوە. بەڕاستی نازانم ئەوانە چۆن حکومەت وڵاتاکەن. بینمان لە کاتی سادانی دەفتەرەکانیش لە پۆلی 12 چەند غەڵەتێکی وا بەسەر وەزیرەدا تێپەڕی نازانم پەرلەمان لەکوێیە بۆ بانگی ناکەوت سیقە لێ بسەنتەوە با پەرلەمانەکەمە لە کاری حیزباتی دەربچی بانگێک شتیش بۆ میلەت بکەن چەشمەکان من بەس لەسەرەوە نەبیکرد هەر بۆ خۆیان ڕابکێشن شتەکان باشە وەزیرەکە ڕاست ئێستا مازانی تاکو ئێستا نەمبینی لەسەر تەلەڤیزیۆن دوو قسەی وا بکە کە پەروەردەی و مەدەنیانە بێ کەسێکە نازانم لەکوێیان چۆن کراوەتە بە وەزیرە ئەو کەسە لە ڕێگەی برێن بەلێهاتووی کرایەکەی خزمی یەکێکە لە بەرپرسەکان بەخۆ بینیم مخابەلان لەگەرە کرایگە و من ئاگاداری و ڕووداوی هەڵەبجەنیم نازانم کەسێکە ئاگای لە پەروەردە نییە پاشان بەنسبەت کتاب دابەشکردن داماشەوە کتابیش تاکەوەکو پێویست نییە لە کوردستان
نازم وەزیر لە شێ ئەو بوجە زەبەرحەکە بۆ وەزارەتی پەروەردە دابینەکرێت لەوەیە کە بەگەندەڵی بەهادەری بدەن یان درێن کۆمپانیاکە لە لوبنان یان کۆمپانیاکە لە وڵاتێشکە بینن پارەی پێ بدەن و بیبەخشن نازەم چێ حکومەکە و چێ بڕیارەدا لە وەزیرە پرسی ئەسڵەن ئاگای لێ نییە پرۆسەی پەروەردەنەوە دەخراپتر نابی نازانم وەزیران لەسەر چ بنەماکدانرێن لێ هاتوو کە فاکیان لەکوێ بۆ وەزیرانە زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕێباز لە چەمچەماڵەوە فەرموو کاک ڕێباز. ئەلۆ بەڕێزیان. بەڵێ کاک ڕێباز گوێمان لێتە فەرموو. باش بەڕێزیان. زۆر سپاس دەکەین. چاوەکەم. وەڵام من ئەوەیە لەسەر تەوەرە قسە بکەم. بەڵێ فەرموو. لەسەر تەوەری وەڵی لەسەر تەوەریە لەسەر تەوەری بەڕاستی گرەکانی شارەوانی زۆر مەقبوڵە. بەڵێ. گرەکانی شارەوانی زۆر مەقبوڵە. داوەتان یەک بەرنامەیە پێشکەشکم بۆ منبەسە. بەڵێ. سپاس بۆ پەیوەندیەکەت لوقمان لە هەولێرەوە فەرموو کاک لوقمان. مرحبا کاک باش. مرحبا کاک لوقمان فەرموو. سپاس دەکەم برا گەورەی. بەڵێنی بۆ کوردستانەکان لەگە سەرۆکی هەرێم دانیشتن بەس لەوانە نێشیروان مستەفا بەشداری نەکرد. نێشیروان مستەفا بەشداری نەکرد دوام نێشیروان مستەفا دایە لەگە کۆمەڵی ئیسلامی و لەگە یەکگرتووی دانیشتن لەوانە بەشداریشان کرد لەوەی دایە نێشیروان مستەفا وەچی گۆرانی بێژە شتاکە بەرچامە لەبەر ئەو عینەکەی بەسیجی خۆی وەکرد بوو يعني هو بتما بو اخلاقه وبو اخلاقه بتما كردستاني بري وباسم داجركات زور سپاس. سپاس بۆ پەیوەندیەکەت زێباری لە ئاکرێوە فەرموو کاک زێباری. کاک زێباری فەرموو. الو مرحبا. مرحبا کاک زێباری. زۆر سپاس کاک شوان ڕاستیوەکی بەری بێنەکەس یەکە دیکەی زێباری پەیوەندی بە ئێوە کرد ایکو پیشمرگی ایلونی آخفتی راستی کاک شوانه که بیجن پیشمرگه که زوری قدیمه یه گل ملا مصطفی بارزانی دا بوی ملا مصطفی نه شریف بارزانی و 48 خباتا کری 62 یه بیه پیشمرگی ایلونی وقتی دیرم که غاده اکو زور لحوت یکیرم همیشه را گل دا بوی یه گل ملا مصطفی دا بوی ملا مصطفی چوی وقتی دیره إشارة جريمة بحاجة باشرة زور يبقى جهد البرانية همين خدمات لونه يبقى هذا مظاهرات كان شوكي يدير معاشوان زور فيما أعطونا كلا قارعنا سيارة نقوني معاشوان هاستار معيبة إلا معاشي خدمات لونه هاد كمي إلا مليون كتنسر نبو أم هاستان تايوان جيو مهكتا تارك بارزاني نتيبان بارزاني علو داكي خدمات خوب كان پیشنهاد کردستان رزگفتی موکی رزگفتی کوشو همشات کن زیتری و پیانجی مزد همی جا بومه که پیانجی بجش بینن نکو پوینا پیش خوبه نکو ابره بعد خود دیگه معامله هتا کردن گل پیشمرگای و گل دیگه. بله. زور از برای کانال اینافتی و کانال که زوری خوشه همی دخواست خود کینه کانال اینافتی که بومه بجش بینیستن. زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ قسەکانت فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. کاتت چاند کاکشوان. بەڵێ فاتیمە خان. سپاسی تۆ کارمەندانی کەناڵی ئینئاسیەکەم کە هیلاگە من بەدەست ئاڵاتیانە بۆ پەیوەندی وەرگرتن زۆر سپاسدانەکەم. زۆر سپاس دەکەین فەرموو. کاکشوان گیان ئەتوانێت ئێستان بەعزێشت بڵێ گلەی بەعزێشت. فەرموو فاتیمە خان. کاکشوان بەڕاستەکەی ئێمە من یەکی فەرمانبەرێکم گلەیەکی زۆر لە شارەوانی ئەەکەم لە وەزارەتەکەیشی ئەەکەم نەکەرمن بە ناوی هەر هەموو فەرمانبەرە کۆنەکانەوە بەڕاستیەکەی ئێمە وا تەقاعود دەبین تا ئێستا یعنی وا 32 ساڵم هەیە 33 ساڵ خزمەتم هەیە تا ئێستا ئەزەمان وەرنەگرتوون من ئەو ڕۆژە تەلەفۆنم بۆ شارەوانی کرد بۆ ڕئیسی شارەوانی کرد کەسی ئەڵێتی وەڵا هەموو عەرزەی زەراعیە نییە ئەی باشە بۆ شەهیدان هەیە بۆ کەمەندامان هەیە بۆ مهندسەکان هەیە بۆ ڕۆژنامەنووسەکان هەیە ڕۆژ بە ڕۆژ پەوزێت ئەگام سەرم عالەمە ئەی باشە فەرمانبەرە کۆنەکان لە چین خۆ ئێمەش بەشەرین خۆ حەیوان نین تا ئێستاگانە خزمەتمان هەیە تا ئێستا دەنگمان نایەنەوە ناومان دەرچووکە وەریگرین تا ئێستا هیچ شتێکمان پێ ناڵێن یعنی ئەمە معنایان وەزارەتی شارەوانی جوابمان نایەتەوە ئەمانەوێ هەربوومان بکەنەوە بە شێوەیەک
کە ئەو دوو معاششمان خرا حکوومەت خواردی داوا لە پەرلەمانەکەین معاشی 2006 و 97 کە مانگی 6 و 7 یان خواردین کە لە 2006 ناومان دەرچوو بۆ ئەزدەناوەکانیان سڕینەوە وەکو فرۆشتنیە فرۆشتیان بەڕاستیەکەی ئایا ئەمە چۆنما ئەبێ ئەی ئێمە بەشەری ئێمە شیلاک بووین تا قەرەبوومان ناکەنەوە ئەمە ئەو داوا لە وەزارەتی پەروەردە ئەەکەم کە ئەو جلانە ئەفرۆشن بە قوتابیان لە کۆمپانیاکانەوە یەک بۆ مەکتەبەکان دوو پارچیان پێ ئەفرۆشن بە 30,000 بە 28,000 یعنی چی کراسێک و بەدلەیەکە پار کەلەبەکان کڕیان لە بازار هیچی وای تێ نەچوو بە چاکەتەوە بە قەمیسەوە بە بەدلەوە بە هێلەکەوە 25,000 ئێستا دوو پارچیان پێفرۆشن بە 28,000 تەلەبەی وهەیە ئەگری ئێمە یەکێکیان براکەم کەمەندە هەمەنێتی بۆ دوازدان یعنی معنایکی تیانە هیوادارم وەزارەتی پەروەردە ئاورد لە مەکتەبەکان باتەوە کە داماون بەدەست خوێندنەوە کە داماون بەدەست نەبوونیەوە کە داماون بەدەست حانوتەکان و گرانیان پێفرۆشن هیوادارم وەزارەتی پەروەردە ئاوڕێک لەمانە باتەوە. بەڵێ فاتیمە خانم سپاس و ڕێزمایە بۆ هەموو زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕەفعات لە هەولێرەوە فەرموو کاک ڕەفعات سڵاو لێبێ کاک ڕەفعات لە هەولێرەوە بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە دەچینە لای کاک ئازاد فەرموو کاک ئازاد کاتت باش کاک شوان زۆر سپاس کاک ئازاد فەرموو وڵا کاک شوان من حەزەکەم تۆزەی لەسەر وەزعی پێشمەرگە وەکو برادرانی تر قسەیان کرد بەڵێ کە ئەفسەر لەوێ هیچ کێشان و هیچ یعنی ئەو امتیازاتانەی کە بۆ ئەفسەری عێراق دەنجاوە لای ئێمەدا نەداوە اونجایش ئەوانەی کاکرین لە ئەفسەر بە هیچ جواب و بە هیچ فلتەرێکا تێ ناپەڕن بەڵێ یعنی ناحەقی و نەعەدالەتێکی زۆر لە پێدانی پلەی ئەفسەری بە یاخود بەشکردنەوەی پلە نازانم پەرلەمان ئاگای لەم ئینانە نییە بۆ یعنی کەس ئاگای لە وەزع نییە یعنی دوایەوە لە ڕووی موچەیشەوە هەموو یعنی موچەیەکی کام هەموو جا لە ڕاگەیانەتان ئەڵێن موچەی هێزی پێشمەرگە هاوتای موچەی سوپای عێراقە کە چیوانیە زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سلێمانیەوە شێرزادمان لەگەڵایە فەرموو کاک شێرزاد کاتە باش زۆر سپاس کاک شێرزاد کاکیجان ئەرێ باشە حقی ناکە ڕاستەکەی تۆزە سستی هەیە لە پەروەردەیە بەس بۆ دەرەجێش نییەوە هەموو میلەتەکە کردوێتی بە هەڵا خۆخوای گەورە فەرمێت دەڵێ هەموو شتێ سەبەبێکی هەڵبەتە ئەو مردنی ئەو کەسە ئێمە سەرخۆشی لە کەسوکاریەکەین پێشمان ناخۆشە خوا عەفویکە هەڵبەتە ئیترەوە بوو بە سەبەب بووی و ئەم گەنجە گیان دەستاوە ئەی باشە بۆ کاکە میلەتە باسیەوە ناکە مالیشی ئەو هەموو هێزەی هێناوەتە کەرکووکەوانێ بۆ سەرکوتکردنی کورت هێناوێتی لە ڕۆژێ هێزی دیژە دروستەکە ڕۆژێ فیرقەی نازان چی هێنێ ڕۆژێ چێ لە رووسیا چەکە کڕێ ڕۆژە لە ئەمریکا تیارەی F-16 کڕێ ئەمانە هەمووی مەترسیە بۆ سەر کورد ئەی باشە میلەتە بۆ هەڵواسێ باسی ئەمە بکە یعنی ئەمە خەتەریاتیشی گەورەی لەسەر کورد نەک سستەیەکی بچووک لەنەو پەروەردەیە کاکە ئەکرێ باس کرێ باشە قوبوڵمانە ئەکرێ چارەسەریشی کرێ بەس ئێمە خەتەریشی گەورەترمان لەسەر ئەوەتا لە کەرکووکە لە دەقە و سەعاتە ئەم کابرایان نوری ماریشی هێرش کاتە سەر کوردستانی ئێمە تەنیا سەرۆک بەرزانیە تەنیا کاک مەسعود سەر خەمخۆری ئەم کوردستانەیە ئەوەتا لە هەوڵایە بۆ ئەوەی کە نێڵێ ماریشی جارێکی کە دکتاتۆریەت لە ناو عێراقا دروست کاتەوانەیە سەرۆک بەرزانی خەتەر نییە بۆ سەر عێراق خەتەرە بۆ سەر مالیشی کە نایڵێ مالیشی بێ بە دیکتاتۆر بۆیە ڕێگری لێ ئەکا لە مالیشی دڵنیام یعنی حەزەکەم ئەو کەسانە ئەوەی لەسەر ئەو شتە بەسیتە لاوەشی قساکەم ئەو نەش لەسەر ئەوە قسەیان کردایە فەرماندەی هێزی دیجلە و نازانچی و هاتۆ بۆ سەرکوتکردنی خەڵکی کەرکووک فەرموو بڕۆ لە بەغایە سیستەمی پەروەردە نەک سفرا 10 دەرەجە ژێر سفریشە بزانە وڵاتێکی وەکو بەغا شارێکی وەکو بەغا ئێستا ئێمە لای مالیشی بووین بە دوو وڵات ئێمە حکوومەتی کوردین بە حسابی ئەویش وڵاتێکی کەیە بەس وان نییە ئێمە قەت خۆمان جا نەگرێتەوە لە عێراق بڕۆ بزان سیستەمی پەروەردە لە کەرکووک بەرەو خوارەوانێ 10 دەرەجە ژێر سفرەوە نییە ئەوەی کە ئەیا بە چەک و دەبابە و بە تەیارە بۆ نایە بە پەرۆ بزان کەش قساکە لەوێ معنای ئەوەیە لێرە سیستەمێکی دیموکراتیە
کەس بە ئارەزوی خۆی قساکە بەس ئەو ئازادیە نابێت بگاتە سەر ئەوەی کە تۆ خەڵکی پێبرینارکی. بەڵێ کاک شێزاد لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت دڵشاد لە ڕانیە فەرموو کاک دڵشاد. زۆر سپاس کاک دڵشاد فەرموو. کاک شوان وازدان تۆری بەرنامە کەشت کراوە ئەگەر ئیجازەمان بدە ئازادانە بتوێن مەمنون دەبین. زۆر باشە فەرموو. وڵای من بەڕای خۆم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئیجازەم بدەێ بدوێن بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو خەڵکە بەشەکە بۆی بزانن کە حکوومەتی هەرێم چەند بێوەفایە بەرامبەریە چەندە دیکتاتۆرە بەرامبەری ئەم خەڵکی کە خەڵکی تێنەگەیشتوو لە ناو کوردستاندا هەیە کە بەرامبەر ئەو دوو حزب بەدەسەڵاتدارە کە هەرچی بە ئارەزووی خۆیان دگۆڵی بە بودجەی هەرێم دەکات. کاشوان وابزان سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بە ئارەزووی خۆیان دگۆڵی بە بودجەی هەرێمی کوردستان دەکەن و هەرچی فەقیری هەژاریش هەیە لە ناو کوردستان هەر ئاڕوویان لێ نادرێتەوە و هەرچی فەقیر و هەژار هەیە ئاوڕیان لێ نەدراوەتەوە کە بڵێن ئایا سەرۆکی هەرێم تۆ یەکەمین کەسی لەناو ئەو کوردستانە کە دەسەڵاتی زۆرت هەیە و بە ئارەزوی خۆت هەموو شتێک دەکەی بۆ بودجە زەبەلاحەوە کەچی هەر هیچیش ئاوڕ لە فەقیر و هەژارە نادرێتەوە لە کرێچیەکان نادرێتەوە لە خزم و کەسوکاری شەهیدان و ئەنفالچیەکان و هەموو کەسوکاریشی ئەم کوردستانە کەچی بێبەشن لەم بودجە گەورەی کە هەرێمی کوردستان هەیەی کە دیکتاتۆرێکی وەکو مەسعود بارزانیش لەم هەرێمە کوردستانە هەیە. کاک دڵشاد با بە زمانە قسە نەکەین لەبەرەوەی جۆرێک لە گرژی دروستە بێت لە لێدوانەکان و لە بەشداربووەکانی تر هیوادارم بەبێ بەکارهێنانی ئەو شانە ڕەخنەکانتان ئاراستە بکەن بۆ هەر لایەنێک بەڵام بەبێ ئەوەی بەو شێوێ قسە بکەین. پێت وایە ئەوەی کە باسی دەکەیت لە ئێستادا زۆر جار لە لایەن پارتەکانی فەرمانڕەوا باس لە هەنگاوەکان دەکرێت بۆ ئەم پرسە بەتایبەتی وەزارەتی کاروباری شەهیدان یان وەزارەتی شەهیدان و وەفاکراوەکان تا چەند ئەو هەنگاوانە پێت وایە توانیوێتی چارەسەر دابنێ بۆ کێشەکان؟ شوان تا ڕادێک توانیوێتی ئەم کارانە زێبەجێ بکە بەڵام هەمووی ئیشەکانیان هەمووی کارتۆنیە کەچی حکوومەتی هەرێم هەمووی لەژێر دەستی بنەماڵەکەدا دوو بنەماڵی هەرێمی کوردستان بنەماڵی بارزانی و بنەماڵی تاڵبانیە کەچی ئەو دوانە فەرمانڕەوایی هەرێمی کوردستان دەکەن دەڵێ پادشایی ئەم پێکەنەوە لەم کوردستانە بەڵام بەداخەوە خەیاڵیان خەوکەوە حکومڕانیان تا سەر نەڕوە با بۆ خۆیان بیر لە سەدا حسن کردنەوە کە چۆن لە ناو چوو بە دەرزەوەی وەرگن کە ڕژیم وەکو سەدام حسێن یان وەکو قەزافی ئەوانە هەر لە ناو چۆن. زۆر باشە کاک دڵشاد سپاس بۆ پەیوەندەکەت. مەجارم دڵنیا بەوانیش وەکووان لێدێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هاوبیر لە هەولێرەوە فەرموو کاک هاوبیر. کاک هاوبیر لە هەولێرەوە زۆر سپاس کاک هاوبیر. زۆر سپاسەکەین گوێمان لێتە. بەڵێ فەرموو کاک هاوبیر. بەڵێ دەوامی زۆر گرانە دەوامی 14 هەفتە زۆر گرانە. بەڵێ زاتڵات پێبڕێن هلاکی لێکەی بەڵێ کاک هاوبیر. ماتەکەم زۆر مەمنون. سپاس بۆ پەیوەندەکەت ڕزگار لە سلێمانیەوە. فەرموو کاک ڕزگار. ئەم کاتە باش. زۆر سپاس کاک ڕزگار هەموو کاتێکت باش. بەڵێ منهەجی 12 زانستیوانێ ئاینەکەیان بەڵێ پار منهەجە کۆنەکە بوو کە بریدی بوو لە ڕاوە و مانای کەلیمە و لە بەرکردنی ئاەتەکان. ساڵ منهەجەکەیان گۆڕیوە یعنی بەڕاستی هیچ پەیوەندیەکی بە پۆلی 12 زانستیەوە نییە. دین نییە لە دینەکەش لایەن ناوە بۆ بە کتێبێکی مێژوو یعنی تقریبا خۆی 20 دەرەجەی لەسەرە تەلەبە لەوا دەرەجەیەنە ئیمساڵ کردوانە بە کتێبێکی مێژوو کە هیچ پەیوەندیەکی بە ئاینەوە نەماوە بۆ لەبەر ئەوەی کە تەلەبە ئیسفادە لەو 20 دەرەجەیە نەکە تەلەبە دەرەجە نەهێنێ بۆیە من لەم بیبەرەی ئێوە داوا لە خوێندکارانەکەم تەنانەت مامۆستاکانی لەسا ناتوان ئەو دەرسە بڵێنەوە لێ یعنی نازان چی بکەن مێژوویەک پۆلی 12 زانستی بیخوێنێت لە باتی ئاین ئەمەش پەیوەندی بە ململانی لایەنە سیاسەکانەوەیە بەڕاستی گۆڕینی ئەم منهەجە چۆن ئەمە پەیوەندی بە
ململانی سیاسیەوە پێت وایە چۆن کاک ڕزگار پەیوەندی بە ململانی سیاسیەوە بۆ ئەگەر بەڕاستی ینی مەبەستم چییە؟ یعنی دین هەلەوەتێ هەیە هەر ڕاوەیە و مانای کەلیمە ئاەتەکان لەبەرکەن. ئێستا دینی بوزی و دینی یەزیدی و دینی نازام کاکی و دینی ئەوە وەکو مێژوو شەرحیان کردووە. یعنی لە ئاەت توشتەکان لایەنەوە هیچ شتێکی دینەکەی یانتیان هێشتووە. یعنی وەکو بابەتێکی مێژووە ئایا دوانزەی زانستی چی پێویستێکی بە شتی مێژیۆ هەیە؟ باشە کاک ڕزگار ئەگەر وایە چۆن پەیوەندی بە شەڕی سیاسیەوە هەیە کاکە بەڵێ مامۆستاکان ناتوانن دەرسەکان بڵێنەوانێ. ئەلو گوێمان لێتە بەڵێ بۆیە لە منبەرەوە داوا لە خوێندکارانەکەم ئەگەر ئەم منهەجەوا بڕات پێویستە هەموو بڕۆن بە دەمی پەرۆدەکان بگرن و داوای گۆڕنی بکەن چکەوان ئیسفادە لەو 20 دەرەجەی منهەجە کۆنەکەکەن و زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە دوهۆکەوە فەرموو کاک ئەحمەد. ئێوار باش کاک شوان. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. کاک شوان بەڵێ کاک ئەحمەد. دیترژی ئەمن داخواز لە تکردمە لەو قەناتی تۆ قەناتەکەت با قەناتێکی میهانی بتن نیشتیمانی بتن نەتەوەی بتن مەجالی نەدە بە من و بەغێری من کەسان ئەو کەسانە ئەمە نەکوردن ئەمە دژمنکار هەندێک هەکە هاتو بنەمال و ما بنەمال ئەکە ڕئیسەکەت ببتن ڕئیس لە کوێچێتن اشتراکی الصینێ هێندەی بینین ژیابانی بینش ئەمریکا بینی هەر دەبتن لە ئەو وڵاتە بت هەندێک حکم بکەن سەرۆک بتن بارزانی بچ ماڵی ئەو کاک دەشات ڕێز تەقدیر وابوو دەشات ئەوە نە سیاسیە و نە کوردە و نە نیشتیمانیە و نە نەتەوەیە قەسینە جوان نەشرین باشە گونجە هەر شەهیدە ئێستا هەندێک بژی یەک ما بتن شهيدا حق خطنا خالصنا هكذا هاتوا كم بتن بقفتوا بمراجعات بابطين بقصينا 20 جوان بنا مال راس بنا مال خذ او بنا مال دمين بارزاني طالباني حتى كل صار رزقات بتن وامن بين عيني جهاد بتصار بكد امن بين عيني مهرناهم بس انسان امان خبات كده اوان جيجاوان بيش مرقوايا اسايش وايا كل اما خدمتي كنت كنا وسط صاله او وقت دشاد وغير دشاد حركتي التليفون قد عيبه كريتا نجوى نكردن او بام كراودانا او نبيرو شون او جمن كاريا بنبت بازاني نبت بحث مكه طلباني نبت بحث مكه تاكيد بت بابت حكم بكت عيبه ايوا كردن كريتا مرحله جديده تشين بەڵێ کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت ئێمە ڕێگەمان نەداوە کەس بەو شێوەیە قسە بکات بەرامبەر بە هیچ کەسێک تەنانەت کاک دڵشاد بوو پێما بێ لە ڕانیەوە قسەی کردێمە ڕێگەمان نەدا بەڵێ زۆر بە کورتی کاک ئەحمەد محترم بن انسان قصينا جوان نشي ظلامانه قصينا جوان نشي ظلامانه بالعربي يجن الشتيمه ليس من شيمه الرجال الشتيمة ليس من شيمة الرجال وخير مني وزور ممنون ومجالي مدي براي عدي بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاک ئاسۆ. کاکە شوانم کاتە باش. زۆر سپاس کاک ئاسۆ. کاک شوانجان کاک شێرزاد بوو باخەوەن باز لەوە ئەکات ئەڵێ شتێکی بەسیط بەحەقەت پەروەردە لە هەرێمی کوردستانە لە ئەساسەوە سەفرە. یەکێک لە غەڵەتەکانی پەروەردە ئەوەیە ئەگە هەمومان ئەوە باش ئەزانی کاتێک 3 مانگ خوێندکار پشوو ئەچێتە ماڵەوانەیە ئەمان لە کاتێکدا دەزەگەن بە تەعمیراتی قوتابخانەکانیان کە قوتابخانە دانرێتەوە دوای ئەوەش کاشەزاد باز لەوە ئەکات ئەڵێ دیوارێک ڕووخاوە یعنی ئەم دیارە بەلایەوە هیچ نییە مناڵێک لە هەموو دنیادا گەشاکە و ئیحتیماوی پێدێ بەڵام لە وڵاتی ئێمەدا دێت دیواری قوتابخانەکان کە شوێنی زانستە بروشە بەسەریانە دیارە کاکشەزاد باز لەوە ئەکات کاکە پەیوەندی ئێمە لەگەڵ مالیشی لەگەڵ عێراق ئەبخەرا ئەولاوانێ ئێمە خۆمان حکمێکی خۆمان هەیە پەرلەمانمان هەیە سەرۆشی هەرێممان هەیە ئەو باز دەسۆزی سەرۆشی هەرێمەکە سەرۆشی هەرێم باشە سەرۆکشی هەمومانە بەڵام سەرۆشێک پاش مانگێ بچێت ئەوروپا بگەرەوە بێتەوە لە فرۆگەخانەی سلێمانی دابەزێت نەتوانێت بێت سەردانی سلێمانی و میلەتەکەی بکات چوار سیارەکانی دۆ بگەڕێتەوانی بۆ هەولێر ئێتر من چی دەسۆزێ لەو سەرۆکەیان بینم دوای ئەوە کاشەزاد ئەگەر ئەو دیوارە بەسەر مناڵەکەی خوا بڕووخایە بەتەشید قەت ئەوەی قبوڵ ناکرد ئێتر ئەساسی پەروەردە خۆشێزانێک کە سفرە کاکشەزاد چاک ئەزانێت هەز نییە دیفاع لە پەروەردە بکات بەو شێوەیە گەندەلەکە لە پەروەردەیە بە حەقەت ڕاستەکات تۆ تەماشاکەی پەروەردە هیچ ئیحتیمامیشی پێ نادێت هیچ لێپرسینەوەیەک نییە یعنی گەرگەر هەموو شتەکان نەخۆنەوە ئەستۆی مناڵ ئەستۆی تەلەبەکان ناوان نییە پەروەردە لە وڵاتی ئێمەدا سفرە بە حەقەت
بەڵێ سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانی وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ ئازیان بەردەوامی لە وەرگرتنی پەیوەندەکانتان کاروان لە سلێمانیەوە فەرموو کاکاروان. زۆر سپاس کاکاروان فەرموو. بەڕێزم ئەحمەد ئەنەقتە لەسەر داهاتی بەڕێوەبەرایەتی هاتشوی سلێمانی بکەم. بەڕاستی ئەم بەڕێوەبەرایەتی داهاتی بەڕێوەبەرایەتی کوێ کاکاروان؟ بەڕێوەبەرایەتی سلێمانی هاتشوی سلێمانی. بەڵێ. داهاتی ئەم بەڕێوەبەرایەتیە ڕۆژانە فوق 50 ملیۆن دیناری عراقی ڕەوانەی بانکەکەن. ئایا ئەم پارەیە بۆ شوێ ئەڕوا؟ حکوومەت ئاگاداری ئەم پارەیە؟ یعنی من خۆم لەم ڕۆژانی پێشوا سەردانی بەڕێوەبەرایەتی هاتشوی سلێمانیم کرد. غەرامەیەکم هەبوو غەرامەکەم دەفع کرد. یعنی زیاتر لە 20 نەفەر 20 بۆ 25 نەفەر سەرەی گرتی بوو پارەی تەسلیمەکە غەرامی تەسلیمە کرد. 3 نەفەر بەس پارەیان ئەبژاد و لاسیکیان لێە و شەدیانە کرد بە ملیۆن ملیۆن دایانەنا. یعنی پارێژی داهاتێکی ئێجگار زۆر لە بەڕێوەبەرایەتی هاتشوی سلێمانیە. ئەمەوێ داوا لە پەرلەمانی کوردستانەکەم هەرسێ لایانی ئۆپۆزیسیۆن لیژنێک پێک دێنن سەردانی بەڕێوەبەرایەتی هاتشوی سلێمانی بکەن. بەڕاستی ئەم پارە زۆرەی کە لە بەڕێوەبەرایەتی هاتشوی سلێمانیە هەموو سلێمانی ئەتوانێت پێ بژێنێ و هەموو بتوانێت موچە دابینکە بۆ هەموو خەڵکی سلێمانی. دام لە لایانی ئۆپۆزیسیۆنێ هەستە لایانی ئۆپۆزیسیۆن کە بەدواداچوون بکەن بۆ ئەم پارە زۆرەی لە بەڕێوەبەرایەتی هاتشوی سلێمانیە. ئەنی پارێکی ئێجگار زۆرە. پێنجشەمان هەموو ڕۆژێک 150 ملیۆن جگە لە پێنجشەمان زیاتر لە 80 ملیۆن من خزمی نزیکی خۆم لە بەڕێوەبەرایەتی هاتشووە. یعنی معلوماتی فاصام هەیە کە ئەو پارەیە بوو مەبلەغە ڕەوانەی بانکەکرێن. هیوادارم بە دواداچوونی بۆ بکەن پەرلەمانی کوردستان لایانی ئۆپۆزیسیۆن ڕۆژنامەنووسان. زۆر سپاسی نەما و سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەروێش لە هەولێرەوە. فەرموو کاک دەروێش. کاتە زۆر زۆر سپاس کاک دەروێش. کاکشوان من نموێ جار پێشەکی دەستخۆشێکی زۆر لە کاک مەلا بەختیار کەم بە وتارە بە نرخێکی دای لە کۆنگرەی بەدەفا. بەڕاستی جێگای شانازی هەموو کوردە بوو ئەوە کە ئەو قسانەی کرد لەناو دەرگای چاوسپانی کەوا تەمدیدی ئەو فەکەکە بکە و تەمدیدی کە دەکریان بکاتکەوە سزنی زۆر بە بچووکدانی بەڵام ئەوانەی سزنی زۆر گەورە. بەڵام لەگەڵ ئەوەشدا تەماشاکەن هەندێک کەس نیگەرانی خۆی کشاندا بەرامبەر ئەو تارە بە قیمەتی ئەو نرخداری کەوا کاک مەلا بەختیار داوێتی. من دڵنیام ئەوانێک کەوا نیگەرانن داشەتی تیان هەموو دەم تەئیدی ئەو دەوڵەتاکەن کەوا قڕ بە کورد دەکاتن کەوا جوزمنی کوردە هەل لەسەر چاوەتا کوردەکە و هەر ئەوانەشن داوای ئەوەکەن کەوا دیکتاتۆریەت لە عێراق نەمێنێ بەڵام پێشبوو شتێک خۆیان دیکتاتۆری گەورن لە کوردستانە و دیکتاتۆری بکاتێنن لە سەمەقالەیەکە سەردەشی سۆرانەکانە یاخود بەبردوو فڕیان داوە خۆیان بوونەتەوە وەکو ئەو عەبدولغەفوور بارزانی و ئەو برادەرانە. یعنی بەڕاستی حەقنی ئەوە بکەن هەر چەندی ئەو قسانە بکەن هەر چەندی ئەوە تەسەڕوفتایان بیدن ئەوەندەی کە ناشرین نەبن لە پێش چاوی ملەت. زۆر سپاسانە. سپاس بۆ پەیوەندەکەت مکەڕەم لە هەولێرەوە. سڵاو لەبێ کاک مکەڕەم فەرموو. بەڵێ کاک مکەڕەم گوێمان لێتە. کاکشوان زۆر سپاس دەکەین فەرموو. کاکشوان سپاسی تاوەرەکە دەکەم. زۆر سپاس دەکەم فەرموو. سپاسی تاوەرەکە دەکەم. ئەمن شتەبارەت من لە تاوەری قوتابخانە سەر دەکەم. بەڵێ فەرموو. تەماشای مەکتەب یعنی دەرەجە سەری ساڵی زەنەوە دەرەجە لێکی دەرەجەشی دادەنین یعنی دەرەجە دەگۆڕن دەرەجەکەی. ئالو بەڵێ گوێمان لێتە. یعنی دەرەجەی سەری ساڵی تەلەبەشی دەگۆڕن لە تەلەبەی یعنی ئەوەن تەلەبەک ئێستا دەرەجەی خوبین بە حەقی خۆ یعنی دەرەجە لێ دەگۆڕن لۆشی دادەنین سەرە ساڵان. ئالو بەڵێ بەڵێ کاک مکەڕەم. سەرە ساڵان یەک ئێستا ئیمتحانی خودداتەوە دەرەجەی لێ دەبڕن ساقبی دەکەن یعنی بەڕاستی حەز دەکەم لەو بەرنامەش تەشێوی. بەڵێ بەڵێ کاک مکەڕەم.
يعني معزة كم كون درجة كلمان أوش جدا يعني هم سلسلة كلمان سافر دبن زوجنا حياني بخور مالي كلات لسالة هتصر سالة دي ساقطي كان عند درجة بقورن. بله. سپاس بۆ پەیوەندەکەت. سواء برنامج جدًا طلبة ساكنة يعني حاسية سال سال لسه 6 بنت عند درجة من داني. سپاس بۆ کاک مکەرەم لە هەولێرەوە هەر لە هەولێرەوە کاک خەلیلمان لەگەڵدایە فەرموو کاک خەلیل. زۆر سپاس کاک خەلیل فەرموو. لەو بەرنامەیە زۆر سپاس دەکەین. خۆش چاوەکەم بەس برێ ئەو نوع شەخصە بەحسی بنەماڵەی بارزانی نەکەن. کاک خەلیل ڕێگەمانە داوا باسی کەس دەکرێت. داوامان کردووە کە کەس باسی کەس نەکات بەڵێ. بنەماڵەی بارزانی هەر کوردی گیاندا ئەو ڕۆژەی. بەڵێ. بە ئەو قسانە دەکەن ئەوە بارزانی وها و بارزانی وها. بەس ئەو نوع دەنگانە وەرمەگرن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. محەممەد تەیب دەڵێت بۆچی ڕۆژێک باسی هەلی کار ناکەن بۆ دەرچوانی زانکۆ پەیماگەکان. شوان جەبار دەڵێت من دەمەوێت بە کورتی قسە لەسەر کەرتی پەرۆدە بکەم کە بەڕاستی لە دیدگای منەوە ئەو کەرتە لە قەیراندایە و پێم وایە نەبوونی پلانی درێژخایەن هۆکاری گرفتەکانی ئەم کەرتەن. دڵی جان دەڵێت کە باسی بێئاوی ئەم شارە بکەن سلێمانی تاکەی خەمی ئاو بخۆین. هەروەها شەپۆل کوێستانی دەڵێت دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم نازانم باسی چی بکەین پرسیارەکان ئەوەندە زۆر من دەپرسم ئینتیمای نیشتیمانی بۆ نەماوە سیاسەکان نەیان ماوە بۆیە گەنجیش هەر بەو شێوەیە. بەڵێ شاخەوان لە کەرکووکەوە فەرموو کاک شاخەوان. ئەم کاتەوەش زۆر سپاس کاکە شاخەوان فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. زۆر سپاس دەکەم کاک شاخەوان. کاکە بەنسبەت ئەو برادەرەی کە لە ڕانیەوە تەلەفۆنی بۆت کرد. بەڵێ. بەنسبەت ئەو برادەرەی کە لە ڕانیەوە تەلەفۆنی بۆت کرد. بەڵێ کاک دڵشاد لە ڕانیەوە. دیکتاتۆرە. ئەگە خۆی دیکتاتۆر نەبێ و خۆی بێئەخلاق نەبێ. تکایە کاک شاخەوان سپاس بۆ پەیوەندەکەت پێشەوە لە سلێمانیەوە. سڵاو لێ بفەرموو. ئەم کاتت باش کاک شوان. زۆر سپاس کاک پێشەوە. دەستخۆشی بەرنامەکە لێکەم کاکە شوان لەسەر تەوەری ئەمڕۆ کە تەوەرەکەت کراوەیە. بەڵێ. بە حەقەت برادەرێک تەلەفۆنی کرد لە هەولێرەوە نەوشیروان مستەفای بە گۆرانی بێژ وەسف کرد. یەکەم نەوشیروان مستەفا کەسایەتێکی سیاسی گەورەیە کرێ بوو کرێت لەی ڕاست و دروستی سیاسەتی پێچووپەنایە ئەمەیەک. دووەمیش ئەو بەڕێزە شکایەتی کرد بە گۆرانی بێژ وتی گۆرانی بێژە نەوشیروان مستەفا. نەوشیروان مستەفا کەسایەتێکی سیاسی زۆر گەورەیە. لە دوای ئەوەش بەڕێزێکی تریش هەروتی گوایە لە سەرۆکی هەرێم دووسۆسترمان نییە ئێمە تەنها ئەوە خەمی ئەم وڵاتیەتی. من یەکشت بە هەست کۆمەڵە قسە بە و بەڕێزاڵێم لە حەڤەی شوباتی ساڵی ڕابردووەوە تا ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان لەسەر کێشە خۆی بەڕێوە ئابا. لە دوای حەڤەی شوبات پرۆژەی هێنانی چاکسازی لە دوای پرۆژەی چاکسازی لە مانگی 12 ساڵی ڕابردووە سووتاندنی بارەگاکانی یەکگرتوو لە دهۆک و زاخۆ. دوای ئەوە کێشەی دروستبوونی کێشەی تارێک هاشمی کە هاتە هەرێمی کوردستانەوە لێرەوە گەورە تیرۆریست تارێک هاشمیان هیزنا کەسووە تورکیا. لە دوای ئەو مەسەلەی یاسای نەوت و غاز لە هەموو ئەم کێشانێک کە سەرۆکی هەرێم لە ناو ئەو بازنایە خوڵێنێتەوە بە دەوری خۆیە تەنها جارێک باسی مادەی فەوسیلی نەکرد. تەنها جارێک باسی کێشەی پێشمەرگەی نەکرد. تەنها جارێک باسی بەڕێوەبردننی ئەو ئیدارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن مەسەڵەن وە خانەقین و مەندەلی وەکو شەنگال و زومار و ئەو ناوچانە کە چۆن بەڕێوە ببرێن. بەڵێ کاک پێشەوە. بەڵێشیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەنگین لە هەولێرەوە سڵاو لێ بفەرموو. ئەلۆ. بەڵێ کاک بەنگی فەرموو. ئەم کاتم زۆر سپاس دەکەین فەرموو. دەستخۆشی تەوەرەکەشی لێکەم. سپاس کاک بەنگین. وەڵام منەوێ دەروێشەوە جوابی بەمەوە. بەنسبەت کێوە کاک بەنگین؟ دەروێش. فەرموو. ئەو
خۆی دەرێشی دوای مەلا بەختیارە خۆی مەدرێش کاک بنگیت کە با بۆ شێوە قسە نەکەین بەرامبەر بە هیچ کەسێت کە ئەگەر ڕخنێکت هەیە لە هەر بابەتێک قسەی لەسەرکە بەڵام بەبێ ئەوەی ناوی کەس بێنی وە وەڵامی کەس نەدێتەوە بۆ شێوەیە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاکبنگین لە هەولێرەوە ڕێباز لە سلێمانی فەرموو کاک ڕێباز زۆر سپاس کاک ڕێباز کاکەجان وڵا من سەرەوەیەکە ڕاستی بێ وەکو هاوڵاتێکی ئەم کوردستانە کە ئەوە چاودێری هەرێمی کوردستان بکەین و چاودێری بڕیارەکانی ئەم حکوومەتە و ئەم سەرۆکی هەرێمە بکەین کە ئاگادار بین لە ڕێگانەکانەوە کە شۆ بڵاوکرێتەوە دوای بە وەحد و بەڵێنەکانی خۆیان ناسنەوە و بەڕاستی لەخوا بەزیابێ وا چوک و سەرین بوون خەڵک باوەڕیان پێ ناکات چونکە بەڕاستی کاک ڕێباز تکایە سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بنار تاها دەڵێت داواکارم یەکێک لە تەوری بەنامەکەتان تەرخام کەن سەبارەت بە ڕۆڵی سندیکا و ڕێکخراوەکان هەرێمی کوردستان کە تا چەند خزمەتیان بە کۆمەڵگە کردووە تا چەند بەو ئەرکەی خۆیان هەڵساون شەریف کەشکۆڵ دەڵێت بۆ یاخکردنەوەی یەکێک لە قوتابخانەکانی سلێمانی لەلایەن مامۆستایەکە و داڕمانی دیوارێک لە نێوان دوو قوتابخانە و مردنی قوتابیەک بەس نییە بۆ وازێنانی وەزیری تربیە ئەمیرە قانع دەڵێت بەڕای من ئەو بوو جەزۆری کە ساڵانە بۆ وەزارەتی خوێندنی باڵا دابین دەکرێت ئەم ساڵ هەموو بە شەناخۆیەکانی سەر بە زانکۆی سلێمانی کێشەی هاتوچۆیان هەیە و ڕۆژانە چەند کیلومترێک بە پیادە دەبڕن و لێبسراوی بە شەناخۆیەکانیش ڕایگەاندووە کە ئەم ساڵ بە هیچ شێوەیەک پاس دابین ناکرێت. ڕەحمان ئەحمەد یاخود ڕامان ئەحمەد دەڵێت حەز دەکەم قسە بکەم لەسەر گیان لەدەستدانی ئەو قوتابیە و ئەو مامۆستایی کە لە دوکان بریندار بوو بەهۆی خراپی بینایی قوتابخانەکە بەڕاستی ئەمە لە هەر وڵاتێک بووایە وەزیری پەروەردە دەستی لە کار دەکێشایەوە. بەڵێ پەیوەندی کترمان لەگەڵدایە محەممەد لە سۆرانەوە فەرموو کاک محەممەد. مرحبا برای بەڕێز. مرحبا کاک محەممەد فەرموو. کوی باشی. زۆر سپاس دەکەم. برای بەڕێز باشە ئەو خەڵکە تۆ تەوەرێک داناوە کراوەیە ئەو خەڵکە هێرشێنە سەر ئەو سەرکردانە لەبەر چی؟ یعنی عیبە تاکەش بینێ ئەو خەڵکە ئەوە ناتێگەیشتێ بێتن زۆر عیبە باباتیشتی وا بکەن شتەکەی کە بێ بەکەلک بێ چییە هەر ئەوە هەجومی سەربازانی و نەوشیروان و مامزەلار و ئەو شتانە چی عیب ناکەن ئەو شتانە یعنی خەلکیمە نازام چۆن مسەقەفە بی خەلکیمە کەیت ئەگاتە ئەو ڕادەیە کە تێگەیشتێکی هەبیت و ئەو شتانە لەبیر بکە یعنی کەس نازانی ئەو مەوزوعەتی هەموو ئێوارە و هەموو نیوەڕۆیان ئەو خەڵکە لە تەلەڤیزیۆنی هێنارتی هەر هێرشە بۆ سەر هەموو سەرکردەکانی ئێمە زۆر عیبە زۆر شەرما ماگە تێگەیشتی بین ئەگە عەقڵ بینە تاکەی باسی ئەو شتانە بکەین با باسیشتی وا بکەین کە پێویست بیتر باشی زادە بکەین باسی قوتابخانە بکەین باسی خەستەخانە بکەین با باسیشتی وا بکەین کە لێ بۆشێتەوە چیوە ئێوارە و سبەینا فلانە سەرکردا و هاکرد فلانە سەرکردا و هاوت بابە دەلەیە گەڕێ با خەڵکێکی شویان بەڕێوە بن و بە ئاودانکردنەوە دەست پێ بکە بەڵێکاکە بۆ قوتابخانە ناکەین بەواسیوەکە برێ فلانە زادەتێک تۆ بۆتان ناکەنەوە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سۆرانەوە کە دوا پەیوەندیمان بوو هەر لە خۆشیدا من بەڕێزان.